الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نقشکانی بررسیهای خواهی پروردگارتان لبید. درس رابردو سمان نسر قاعدة الأمور بمقاصدها كرد. أصل قاعدة كمان باس كرد. هندق نماذج وتطبيقات قاعدة كمان باس كرد. أمره خواهي قولن بشتيوان بيت قصر سر أو قاعدانا أكين ك هلين جلاوي قاعدة الأمور بمقاصدها. هيك لو قاعدانا أويا أرين نية المؤمن خير من عمله. أما قاعديك واتا نية هنان بو كردني كاريك هنديك جار لكردني كارك خير تريك. هنديك جار لكردني كارك خير تريك. ما بس ليشيا ما بس لويا ئێمە کە نیەتی کردنی کارێکمان هێنا هێشتا کارەکەمان نەکردووە خوای پەروەردگار پاداشتی کارەکەمان بۆ ئەنووسێ ئەگەر کارەکە چووە بواری جێبەجێکردنەوە ئەو بە تاکید پاداشتەکە زیاتر دەبێتەوە نیەت بەتەنیا طبعا ئەم قاعیدەیەکەی ئیشی پێکرێ کاڵێ نیەت المؤمن خير من عمله ئەگەر هاتوو نیەتەکە عەزم و جەزمی کردنی کارەکەی لەگەڵ بێ نەک نیەتی مجەڕەد ئەگەر ئینسانێک تەنها نیەتی هەبێ کار بکە بەڵام ئەم نیەتە عەزمی کردنی کارەکەی لەگەڵ نەبێ واتە ماڵی ئەو کارە ئەکەی بەڵام ئێستا ئەگەر کارەکە بڕەخسێ ئەیکەین نا مەرجێ ئێستا بیکەین کەواتە ئەم نیەتەمان مەبەست نییە کاڵین نیەت زۆر کات لە کردەوە خێرترێکە ئەو نیەتەیە کە لەگەڵ هەبوونی هەلی کارەکەیە مرۆڤ یەکسەری باتە بواری جێبەجێکردنەوە باش کەی ئەم نیەتە ئینسان پاداشتی لەسەر وەرەگرێ کە نیەتی هەیە و کارەکەی نەگرتووە ئەگەر هاتوو ظەرفێکی طارئ یا ئەگەر هاتوو ڕێگرێک وای ئەکرد ئینسانەکە کارەکەی پێنە ئەکرا واتە سەبەبێک قووەیەکی قاهر هێزێکی دەرەکی ڕێگرە لەسەر ئەوەی تۆ کارەکە بکەیت بەڵام تۆ عەزم و جەزمی کردووە نیەتت هێناوە کە کارەکە بکەیت بۆیە بەڕێزان ئێمە لە کاتی کردنی کارە ئەگەر سەرنج بدەن بۆ نمونە نوێژی جەماعەت چەند خەیری زۆرە باشە خێرێکی زۆر زۆری هەیە ئەو کەسانی کە لە ریزی جەماعەتەکەیان وەستاون هەموویان ڕویان لە قیبلەیە یەک کردەوە ئەنجامەدەن وەکو یەک ئەو لەفڵ و دروشمانی کە هەیە لە نوێژەکەیان وەکو یەک ئەیڵێنەوە بەڵام پێتان وایە هەموو ئەو کەسانی لە نوێژەکەیان وەک یەک پاداش وەرەگرن بۆچی خۆ ئەمانە لە ڕووی کردەوە وەک یەک کردەوە ئەکەن ئەی بۆ پاداشتەکانیان وەک یەک نییە نیەتەکانیان دەورە بینە ئینسان لێران نیەت یەکلایی باڵانسی پاداشتەکە ئەکاتەوە کەواتە کاتێک ئێماڵی نیەت المؤمن خير من عمله لێرا کردەوەکان یەکسانی هەمووی لە ڕووی کردەوە وەک یەک کردەوە ئەکا بەڵام ڕووی پاداشتەوە ڕۆژۆوانەکان ئەو کەسانی بە ڕۆژ و ئەبن ئێمە هەمومان هەتا ئێوارە خۆمان لە خواردن و خواردنەوە گرتوێتەوە هەیە ڕۆژووی ڕۆژێکی هەفتا ساڵ لە ئاگری دۆزەق بە دووری ئەکا هەیشە ڕۆژووی ڕۆژەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم رب صائم حظه من صيامه الجوع والعطش تەنها تینوەتی و برسێتەکەی پێبڕاوە لە کاتی کاوەک ئێمە کردەوەی کردووە بەڵام بۆچی ئەو پاداشتی سائیمی نییە لەبەرەوەی لە ڕووی نیەت و لە ڕووی یەکلابوونەوە و لە ڕووی تەقوا و پاراستنی ڕۆژوەکە و لەمانەیە ئەم ئینسانە هەڵەی کردووە حەج مەسەلەن ئەو کەسانی ئەچن بۆ حەج هەموو حەجێک مەقبولە هەموو حەجێک مەقبول نییە ئەلە کاتی خۆی فوضەیلی کوڕی عیاض لە حەجێکە ئەبێ حاجیەکی زۆر هاتووە بۆ حەج خەڵک ئەڵێن ما أكثر الحجاج هذا العام ئەڵێن ئەمساڵ حاجەکان زۆرن ئەڵێن ما أكثر الركب ئەڵێن نا ئەوانەی کە هاتوون ڕێبوارەکان زۆرن بەڵام حاجەکان کەمن کەواتە هەموو ئەوەی کە ئەمڕۆ لە عەرەفات وەستاوە حاجی نییە چکە نیەتەکان دەورە بینێ لەسەرەوەی کێ حاجیە و کێ حاجی نییە کەواتە بەڕێزان مەسەلەی نیەت یەکلاکەرەوەی کردەوەکانە بۆی حتا ئەم دقی قاعدەیە حەدیثێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرموو بێ ئەسڵی قاعدەکە لەکوێوە وەرگیراوە لە کۆمەڵێک حەدیثی ترەوە وەرگیراوە بۆ نمونە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم من سأل الشهادة بصدق أفرمي بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه أو كسي لناخي دلو راست گۆیانە لەگەڵ خوا داوای ئەوە ئەکا خوای پەروەردگار پلەی شەهیدی پێ ببەخشێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە پلەی و پاداشتی شەهادەتی پێ ئەبەخشێ وإن مات على فراشه
لكاتك شهيد كسيك كإما أزاني كقتل في سبيل الله كأمكسة كيا لبينا خويا شهيد بوا لشوا شهيد بوا لساحي شرا شهيد بوا أمكسة لسرجيكي خوي مردوا بلامبوشي بلي شهيدي هي لأنه سأل الله الشهادة بصدق چونك داوي لخوا كردوا كخواي پروردگار شهيدي ظرفك قويكي قاهر هبوا أم شهادتي بنسيب نبوا لقورباني شرا لكوا بنسيبي بوا لأجرى بنسيبي بوا للا يخواي پروردگار لغزوي تبوكا بيغمري خواه صلى الله عليه وسلم بالصحابة كان فرمي إن بالمدينة أقواما ما سرتم مسيرا ولا قطعتم واديا إلا كانوا معكم قالوا يا رسول الله وهم بالمدينة بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي لمدينة خلقانك هن ولا هر شوينك روشت بيتن هر شي بيكتان بالريبة باشا إلا أوانا إلا كانوا معكم كافر ما كانوا معكم بس يوني بجست لك الأمانة بون يعني أشركوكم الأجر يعني أوانا بجدار لخيرو أو تشاكاني باداشتي ولا سري ولا قرن صحابة كانوا مقصيان بيسير بقولت يا رسول الله وهم بالمدينة يعني إيه بيغمبري إخوة أوان لمدينة إما لتبوكي أوان لمدينة وباداشتي إما يعني إما لتبوكين بيغمبري إخوة صلى الله عليه وسلم فرمي وهم بالمدينة فرمي أوان لمالكاني خويانا لمدينة بلامبوشي حبسهم العذر أوانا باساوك نخوشيك ريقريك هبوا نيانتواني ببين لقلمانا كوات همان پاداشتی ئێمەیان هەیە لەبەرەوە ئەم نیەتە جێکی گرتوێتەوە بۆ ئەوان نیەتی بەشداری کردنەکەیان جێ عەمەلەکەی بۆ گرتوونەتەوە حەدیثەکە لە بوخاری مسلمە هەیە لە حەدیثێکی ترا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من أتى فراشه وهو ينوي أن يقوم من الليل فغلبته عيناه حتى أصبح كتب له ما نوى أفرمي كسر شو كخوتوه سري خطوة سر بشتيكي نيت يوابو شو هذا سي لساعات شوارع وشو نجكا لساعات سي وشو نجكا أفرمي فغلبته عيناه خبري نبوه خو زوري بو هنا بأغانا هاد حتى كاتي خبري بو وقت نيجي بيانية أفرمي كتب له ما نوى أوي كنيتي هنا شوك خوت خواي پروردگار لكاتي خوكايا بوينوسيوه بشونيش بوينوسيوه وكان نومه صدقة عليه خوكيشي خواي پروردگار خيريك بيكا لبروا أمنيتي كابرا كهناويتي وقوايا كردوا كي كردبه لبروا أم حديثان أبن بأصل وقاعدي كافرمين نية المؤمن خير من عمله باش أم قاعدة شون يعني لو أنا ببرسين شون وردي كينو أم قاعدة بچه دليلك أم قصية راسته كنيت هنديك جال لكردوا باش تريك يكم إما ألين هيج كردويك ببينيت باداشتي هي نخير تو حتى إوارة برو كردوا بك باش حتى إوارة نيوج بك بس نيت مهينة كأم نيوج بو خواكي نيوج عبادتها نخير كواتا بوي ألين نيت لكردوا خير ترى چونك هيج كردويك ببينيت وجودي نية ببينيت خيري نية نان مخو أو مخو هيج مخو بحفته ميخو بپاداشتی روجو حسابا اگر نیت بو خوانه بو روجو نبه نخير لبروا ام قصيه دقيقه قالين نيتك لعملك شو عملك ببينيت قيمتي نيه خالي كتير انسان لسر عملي ببينيت پاداش ورناقده بس لسر نيتي بعمل پاداش ورناقده قاطع نيت لعمل خير تريك چونك اما هندك جار نيته هنين بس كرده بو نمونه كابرا نيتي هناوا اچه بو حج نامشي نوسيوا چند سال ناوا نوسي ام پیاوا بنيتكي مأجورة يا مأجورني راست حجكي لكولنا كوي بس بونيتي كما دم عذرك يا ريغري لو يحجبك فريضي حجكي ساقطه بلا سر يعني ام پیاوا بمري قرزار نيه بو بس بنيتكي نيتي هبو بچه بو حج عذرك هنا يلا ريغري بلان بروا بو حجونيتي بو اخوانا به حجكي قبوله مأجورة نخير خالي كتير نيت بوشي لكردوا خير تليك چونك نيت بين انسان وخوا خويتي نيت قد ريايتي ناكبه قد شركيتي ناكبه قد خرابيتي ناكبه
ئینسان ئەگەر صادق بێ لە نیەتە بینی خۆی و خوا نیەتێکی هێنا باشە ئەم نیەتە ساق بە هیچی تێ ناکەوێت بەس عەمەل عادەتەن خراپەی تێ ئەکەوێ عەمەل ڕیای تێ ئەکەوێ عەمەل شیرکی تێ ئەکەوێ عەمەل زۆر شتی تری تێ ئەکەوێ جاری وایە تۆ فەقیرێک داوای پارەت لێ ئەکا باشە تۆ کابرایەکی وەجاهەتێکت هەیە و خەڵکت ناسێ و لەبەر خوا ناتەوێ بیگەیتێ بەڵام کابینی خەڵک سەیرەکە ئەڵێن وەڵی کابرایەکی بەخیل و ڕژ لە دەستەکەی بەگیرفان تا 250 ئەیتێ ئەمە خێر نییە چکە نیەتەکە لە ئەساسە بۆ خوا نییە تۆ لەبەر خوا پارەت نەداوەتێ ڕووگیر بووی کە پارەت داوەتێ یا کابرایەک ڕوت لێ ئەنێ داوای قرزت لێ ئەکا لەبەر خوا نایدەیتێ بەڵام ڕووگیری بیدەیتێ تەکلیفیان لێ کردووی بۆی تەکلیفەکەەوە ئەیدەی کەواتە ئەم کردەوانە لای خوا پاداشتی نییە چ کردەوەیەک لای خوا پاداشتی هەیە ئەوەی ئینسانەکە بینی خۆی و خوا نیەتێکی ساغی هەیە کە لەبەر ئەو ئیشەکە ئەکا بۆیە ئەڵێین نیەت هەندێک جار لە کردەوەکە باشتر چکە نیەتەکە ساغە بەڵام کە چووە بواری کردەوەکەەوە ئێستا ڕۆژوو کابرا نیەتی هێناوە ئەمڕۆ بە ڕۆژوو بێ لەوانەیە کەس نەزانێ بە ڕۆژووە ئەم نیەتە چەند ساغە بۆ خوا بەڵام کە خەڵکێک پێی ئەزانێ لەواشە ڕێی تێ بکەوێ یا لەواچە حەسکا خەڵک پێی بزانێ کەواتە ئەلێرە کردەوەکە پاداشتەکەی کەمە بێتەوە چکە ڕێی تێ ئەکەوێت نوێژ هەروایە زەکات هەروایە حەج هەروایە هەموو کردەوەکانی تریش هەروان خاڵێکی تر ئێمە ئەڵێین ئێمە نیەتی زۆر باشمان هەیە کردەوە زۆر بکەین وەنیە ئێمە نیەتمان هەیە ئەگەر دەوڵەمەند بین مزگەوت بکەین ئەگەر دەوڵەمەند بین ئەوە بکەین ئەگەر خوای گەورە توانامان باتی حکمی ئیسلامی تەطبیق بکەین زۆر نیەتی باشمان هەیە بەڵام کەمێکی ئەم هەموو نیەتە بۆمان ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە بە کەمیکردنەکە یا بە زۆری نیەتەکە پاداش وەرەگرین بە زۆری نیەت نەک کەمیکردن چکە ئەوەی نەمانتوانیوە بیکەی پاداش وەرەگرین لەسەرەوەی کە نیەتوان هەبووە بیکەین با ڕێگرێک هەبوو بێ لەسەرەوەی کە ئێمە نەمانتوانیوە کردەوە بکە بکەین کەواتە ئینسان لەسەر کردەوەکان پاداش وەرناگرێت لەسەر نیەتی کردەوەکان پاداش وەرەگرێت هەر لەبەر هەمان هۆیشە بەڕێزان بۆ خوا ئینسانەکان بۆ نمونە گەنجێک تەمەنی 30 ساڵە ئەمرێ هەتایە خوا لە بەهەشتا ئەیژێنێ هەموو ناز و نیعمەتێکیشی پێ ئەدا خۆ ئەم کابرایە لەوانەیە لە 13-14 ساڵیەوە مکەلەف بوو بێ 16 ساڵی عیبادەت پێ بڕاوە ئەم 16 ساڵە بەیەقین لەوانەیە ئەگەر بیخیتە سەر 2 ساڵیشی خواپەرستی نەکردووە ئەکرێ ئینسان بۆ 2 ساڵ عیبادەت ژیانێکی هەتایی هەمیشەیی لە ناز و نیعمەتا بێ بۆچی سەبەبەکەی چییە؟ ئەڵین سەبەبەکەی نیەتەکەیەتی ئەم گەنجە وانیەتی هێنا بوو نەک 33 ساڵ تەمەنی هەبێ 3000 ساڵ تەمەنی هەبێ لەسەر ئەم ڕیتمی خواناسی عیبادەتکە خوای پەروەردگار ئەم 2 ساڵی عیبادەتی بۆ درێژەکاتەوە کە ئەنەما ئەم کابرایە ئەبەدە دەهر بژایە عابید ئەبوو کەواتە خوای پەروەردگار لەسەر هەموو تەمەنی بۆ یەکا بە خێر و پاداش بالعکسیش بۆ خراپەکارەکان وایە کابرا کە خوای پەروەردگار 40 ساڵ تەمەنی ئەداتێ لە خراپەیە عیباتە سەر لەبێ فەرمانی خوای پەروەردگارە عیباتە سەر کە ئەمرێ خوای پەروەردگار بە هەتایی ئەیسووتێنێ بۆ نەک 40 ساڵ بژایە 4000 ساڵ و 40000 ساڵیش بژایە هەر ئەو نیەتی هێنا بوو بەسەر کێشی لەگەڵ خوا بیباتە سەر لەبەرەوە سزا لەسەر نیەتەکەی وەرەگرێ کە خوای پەروەردگار بە ئەبەدی لە جەهەنەما ئەیهێڵێتەوە نەک لەسەر ئەوەی بای ئەوەندە کردەوەی خراپی کردووە خاڵێکی تر ئێمە هەندێک جار نیەتەکانمان زۆر پاکە بەڵام جێی خۆی ناگرێ نیەتەکانمان لە کردەوەکانە پاداش وەرەگرین لەسەر نیەتەکانیا پاداش وەرناگرین پاداش وەرەگرین ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ کابرایەک نیەتی هێنا شەو سەدەقەیەک بکە سەدەقەی کرد پارەیدا بە ئافرەتێک داویتەوە وەڵا فڵان کەسم شۆ پارەی یاوە بە ئافرەتێکی داوێن پیس دەرکەوە ئافرەتەکە داوێن پیسە دای بە کەسێک داویتیان وەڵا داوێتی بە کەسێکی دەوڵەمەند خێر بەختی دەوڵەمەند چۆنەشێ بەم شێوازە کابرا بە نیەتی خۆی لەگەڵ خوا صادقانە ئەچوو خەیری ئەکرد خەیرەکە ناکەوتە جێی خۆی ئەم پیاوە پاداشتی وەرەگرت لەسەر نیەتی خێرکردنەکە یا وەری ناگرت وەریەگرت بە تاکید حەدیثەکە فەرمێ وەریەگرت کابرا خۆ سەدەقەکان جێی خۆی نەگرتووە ئەم نیەتی ئەو بۆ خوا بێ ئێمە کابرایەکی فەقیر دێ داوای پارەمان لێ ئەکان نایناسین بینی خۆی و خوا هەواڵی ئەکەین پارەکە و هاوکارێکی ئەدەینێ دوای دەوڵەمەنە دزە دەست بڕا ئێمە لەسەر نیەتەکانمان پاداشت وەرەگرین حەقمان چیە کابرا هەرچیەکە کەواتە ئەو نیەتە زاهیری کە ئێمە مادەم پێمان داوە لەبەر خوا پێمان داوە ئێمە بەم نیەتە پاداشت وەرەگرین نەک لەسەر ئەستی فعلەکە کە لەوانەیە وەکو پێویست جێی خۆی نەگرت بێ ئەم قاعیدەیە هەندێک ئیستیثناءاتی هەیە یعنی ناکرێت ئەم قاعیدەیە دائیمەن تطبیقی کەین لە چی ئەم قاعیدەیە ئیستیثناء ئەکرێ
لكردوي خلقي منافقة عملي إنساني دوڕوو لێرە فەرقی هەیە دوو ڕووەکان عەمەلەکەیان باشەیان نیەتەکەیان عەمەلەکەیان باشە نیەتەکەیان فاسیدە دێنە مزگەوت نوێژەکەن باش ئەم عەمەلە عەمەلێکی باشە بەس نیەتیان دوو ڕووی کردنە بۆ جاسووسی دێنە مزگەوت بۆ خراپە دێنە مزگەوت بۆ فەوزا دێنە مزگەوت ئەمانە کردەوەکەیان باشە بەس نیەتەکەیان کردەوەکەی تێکداوە کەواتە منافقەکان عملیان لە نیەتیان باشترێکە ئەم قاعیدەیە عملی نیفاق ناگرێتەوە ئەم قاعیدەیە بەس عملی مسلمانان نەگرێتەوە خاڵێکی تر نیەت بەتەنها ئەگەر هاتوو نەچێتە بواری جێبەجێکردنەوە لە تەسەڕوفات و ئەعمال و ئەحکامی دنیایە جێناگرێ ئەم نیەتە لەگەڵ خوا ئەبەو شێوازی کە ئێڵێن جێئەگرێ کە نیەتەکە خێرترە لە فعلەکە هەندێک جار لەگەڵ خەڵکاوان نییە چۆن توی ئەڵێ کاک دکتۆر 1000 دینارم بەرێ ئەڵێ بۆ نیەت مێنە 1000 مایتێ 1000 مایتێ بەم نیەتە جێگیر بوو نەخێ باشە بۆ نمونە کابرا جاری وایە شەڕێکی لەگەڵ خێزانەکەی لە نیاخی خۆیە 1000 جار تەلاقەیە ژنیشی هێناوە بەسەری باشە ژنی دووەمیشی هێناوە بە خەیاڵ وەڵحاسڵ یاوێت تێبەری ئەڕوا بۆ خۆی خەیاڵەکەی ئەم پیاوە نە بم خەیاڵ پڵاوە تەلاقێکەوێ نە ژنی تری هێناوە نە تەعەددوی هیچی نەکردووە ئەمە بەس نیەتێکی مجەڕەدە لە ناخی خۆیە کەواتە لە مامەڵەکردنی خەڵک لەگەڵ خەڵک نیەت ئەبێ مقارن بە بۆ عەمەل ئەبێ نیەت کردەوەی پێوە بێت کابرا لە نیەت یا هەبووە خێزانی تەلاق بە کە پێی وت تەلاقی کەوت بێ نیەتەکەی هاوپێچی کردەوە کرد تەلاقی کەوت ئەگەر بەس لە ناخی خۆیان تەلاقێدا تەلاقی پێ ناکەوێت بە هەمان شێوە کوفر و فسوق و هەموو شتەکانی تریش کابرا جاری وایە کوفر دێ بە دڵیا بەس کافر نابێ خۆ ناڵی مادەم نیەت کەی کافر ئەبێ ئەگەر ئەو نیەتە هاتە سەر زمانی ئەگەر نوتقی کرد بە کەلیمەی کوفر یا ئەگەر سلوکێکی کوفری کرد ئەو کاتە پێی کافر ئەبێ بەڵام بە مجەڕیدی نیەت کافر نابێ لەبەرەوە ئاگامان لەوە بێ ئەمانە ئیستیسنان لە قاعیدەکە لەم حاڵەتانەیە ناڵی نیەت المؤمن خەیر من عەمەلیه قاعدەیەکی ترمان هەیە هەر دەربارەی نیەت ئەڵێ مەقاصد اللفظ على نیەت اللافظ مەبەستی گوتن لە دڵی کێیایە لە دڵی قسەکەرایە مەقاصد اللفظ على نیەت اللافظ ئەو قسەی کە من کردومە معناغی خۆم لە دڵمایە من خۆم ئەزانم بە چ قسەیەک بە چ مەبەستێک ئەو قسەیەم کردووە بە مەبەستی باش کردومە یا خراپ کردومە ئەمە قاعیدەیە واتە کاتێک ئینسان قسەیەکەکە ئەگەر قسەکەی بۆ نمونە گوماناوی بوو لە چی ئەتوانین وەری بگرین مەبەستی چی وەی وتوان نیەت چەند دەور بۆ ئێمە ئەبینێ توان نیەت دوو دەوری سەرەکی ئەبینێ لە ژیانی ئینسانە یەکەم عیبادات و عادات لێک جا ئەکاتەوە دوم عیبادات لێک جا ئەکاتەوە توان عیبادات و عادات چۆن لێک جا ئەکاتەوە ئەوەی کە عادەتە بە نیەت ئەبێ بە عیبادەت ئەوەی خەو عادەتە ئەگەر کابرا بەو نیەتە بڵێ تۆ زێزوو ئەخەوم شەو هەڵەسم شەو نوێژەکەم ئەم خەوە عیبادەتە بڵێ هەڵەسم مەسەلەن سەعیەکەم ئەخوێنم ئەم نیەتە عیبادەتە بڵێ هەڵەسمە چم بژێوی ژیانی ماڵ و مناڵەکەم دابینەکەم ئەمە عیبادەتە کەسابەت عادەتە ئەگەر کابرا بەو نیەتە کەسابەتەکە کە ڕزقی حەڵاڵ دەرخواردی ماڵ و مناڵەکەی ئەدا عیبادەتە کەسابەتەکەی دەستگیرۆیی خەڵکی هەژاری پێکا کەسابەتەکەی عیبادەتە ئاسایشی خەڵکی پێ ئەپارێزێ کەسابەتەکەی عیبادەتە کەواتە ئەم نیەتە دەورە بینێ بەس ئەگەر ئەم نیەتە نەهێنێ هیوا هەیە هەر بە هەمان شێوە دراوسێ دوکانی ئەمە بەس ئەو بەو نیەتە کەسابەتەکە شەو پاری عارەقەکە دابینەکە پاری داوێن پیسەکەی کۆ ئەکاتەوە باشە چۆن بتوانێت خەڵک بخاتە چاڵەوە دوکانەکەی ئەم دیوی کەسابەتەکەی حرامە دیکانەکەی ئەم دیوی کەسابەتەکەی عیبادەتە چیک نەوعی کەسابەتەکەی گۆڕی نیەتەکان گۆڕی کەواتە نیەت عادە دەکا بە عیبادەت و عیبادەتەکانی شوکو عەرزم کردن ئێمە نوێژەکە سونەتە یا فەرزە نیەتەکە لێکی جاکاتەوە لەبەرەوە ئەمانە ئەبێ کابرا خۆی نیەت بێنێ بۆ ئەوەی ئێمە بزانین مەبەستی نیەتەکەی کام جۆر کردەوەی بووە لە مەسائلی نەذر و لە مەسائلی تەلاق و لە مەسائلی سوێن و لە هەموو ئەم بابەتانەیە ئێمە پێویستمان بەوە هەیە نیەتێک لای بکاتەوە بۆ نمونە کابرا ئەگەر بە خێزانەکەی گوت شەڕێکی لەگەڵ خێزانەکەی پێی ئەلێ وەڵام ئادەم کردێ بەو کارە ساتە لەم لەحزەیەوە تۆ هیچی من نیت ئەم قسەیە
بۆنی تەلاقی لێت ئەکرێ تەلاق بێ ئەشکرێ تەلاق نەبێ ئەگەر پێمان گوتمان ئەو لەحزەی کە قسەکەی پێوت مەبەستی چی بووە گوت وەڵام مەبەستم تەلاق بۆ تەلاقێکی پێکەوێ ئەم قسەیە لە کاتێکا ناوی تەلاق بەدەمی نەهاتووە ئەمە کینایەیەکە قسەیەکە توێکڵاویە مادەم نیەتی تەلاق بووە لە کردنی قسەکەی یا پێی وتووە بڕۆرەوە ماڵی باوکە بڕۆرەوە ماڵی باوکێ بۆنی تەلاقی لێدێ لەوانێ تەلاق بێ کاتە بە تەلاق قسێ بە ئەگەر نیەتی کابرا تەلاقی هێنا بێ لە کاتی قسەکردنە لە هەموو تەسەڕوفاتەکانی تریشا وایە لەم قاعیدەیە ئاگامان لە یەک خاڵ بێ ئەویش ئەوەیە ئەم نیەتە ئەبێ قسەکە هەڵی بگرێ یعنی احتیمالی هەبێ مەبەستی قسەکە ئەو معنایە هەڵ بگرێ ئەگەر هەڵی نەگرت قسەکە لە لەفزە ئەو کاتە نیەتەکە وا بەکار نایە یعنی کابرا ئەگەر بشڵێ مەبەستم ئەوە بووە هەڵین درۆکەی ئەگەر کابرایە بە کەسێکی وت مەسەلەن قسەیەکی پێگوت قسەیەکی ناشرینی پێگوت گوتی وەڵا ئەگەر مەبەستم بوو بێ تعبیر لە خۆشەویستی خۆم بکەم بۆ تۆ بەو قسەیە ئەو قسەیە جوێنە لە ظاهریە جوێنە هیچ معنایەکی خۆشەویستی هەڵەگرێ هەڵی ناگرێ کەواتە نیەتەکە لێی وەرناگیرێ کابرا شێمە زۆر جار لە مەسەلەی ساختکردنەوەی نیەتە قەرائینیش وەرەگرین سیاقی قسەکە وەرەگرین قسەکە لە کەیە کراوە بۆ نمونە کابرایەک بە خێزانەکەی گوتوێتی وەکو دایکم وای ئەم قسەیە احتیمالی ظیهاری هەیە احتیمالی ویسمەتی لەسەر خۆی خراپکە وتوێتی لە جێی دایکم بی احتیمالێکی تری هەیە ئەم قسەیە لە بابی خۆشەویستی بوو بێ کەوتێتی وەکو دایکم وای خێزانەکەی پێی تۆ خۆ پێچەرەوە تۆ سەرما دەبێت کا ڕۆیتە دەرەوە توێتی ماڵاوە بێ وەکو دایکم وای لە چییە لە دڵسۆزی بۆ ئەو احتیمالی ئەم قسەی هەیە باشە کابرا سەیری هەیکەلی مەسەلەن خێزانەکەی و قەوباڵای خێزانەکەیەکە ئەڵێ دایکمی لەوانێ لە باڵا بەرزی و یعنی کەماڵ و جەماڵە بڵێ وەکو دایکم وای کەواتە ئەم قسانە هەر یەکە و احتیمالێکی هەیە ئەگەڕینەوە سەر سیاق ئەڵێن لەکوێ پێوتووە بەڵام جارێکی کە وای پێوتووە شەڕیان بووە باشە کە شەڕیان بووە کابرای پێی وتووە وەک دایکم وابی یا لە جێی دایکم بی هەر هەمان قسەیە ئەو قسەی لە کاتی شەڕا کردوێتی زەیهارە ئەوەی لە کاتی ئاشتیا کردوێتی خۆشەویستیە هیچ کێشەی نییە بەڵام ئەگەر ئەوەی کاتی شەڕەکە بڵێک وڵا کە پێم وتووە لە جێی دایکم بی مەبەستمەوە بۆ لە خۆشەویستیە ئەم قسەیە وانە ئەم شوێنە شوێنی شەڕە شوێنی خۆشەویستی نییە شوێنی دڵسۆزی نییە لەبەرەوە فعلەکەی احتیمالی نیەتەکەی نییە کەواتە کاتێک ئێمە نیەت قسەکەمان بۆ ساغەکاتەوە ئەگەر فعلەکە احتیمالی نیەتەکەی هەبوو بێ کابرا شەڕێکی لەگەڵ کەسێکە لە کاتی شەڕە ئەم پێی وتووە تۆتی بەس دێ من نەزانم باوکم کێیە ئەم قسەیە لە کاتی شەڕا بەرامبەر بە کەسێک تعریضە بە قەذف یعنی کە ئەنتما تۆ ناشزانی باوکەی کێیە تۆ حرامزادەی لێرە ئەم قسەیە قەذفە مادەم لە چیا پێی وتووە لە معرەضی شکاندن و ناوزڕاندنا پێی وتووە بەڵام ئەگەر من لەگەڵ برادرێکمان قسە بکەم هیچ دەبێ لە وڵا الحەمدولیلا من علاقەم لەگەڵ باوکم خۆش و باوکم پیاوێکی معروفە وایە هیچ مشکلی نییە ئەو قسە هیچ تیان نییە ئەو ناتوانێت چ شکاتم لێ بکە بڵێ وەڵا باسی باوکی خۆی کردووە کەواتە زەمی باوکی منە چ پەیوەندی بە باوکی ئەوە هەیە کەواتە دایمەن سیاق بۆ مەسەلەی نیەت دەورە بینێ بۆیە کاتێک گەڵێ نیەت لە دڵی ئینسانەکەیە ئەبێ ئەو نیەتی کە هێناوێتی قسەکە هەڵی بگرێ ئەگەر کابرایەک بە خێزانەکەی پێی گوت تەلاقێکی کەوتبێ ئەگەر دوایی وتی مەبەستم بۆ هەر سێ تەلاقی بکەوێ چەند تەلاقی پێکەوێ یەک تەلاقی پێکەوێ چکە تەلاقێکت کەوتبێ احتیمالی سیانی هەیە لە کوردیە واضحە باشە ئەو گوایە لە عەرەبیە پێی وتبێ ئەنتی طالق واحدة یەک تەلاقی کەوتبێ یەک تەلاقە ناتوانێت بڵێ احتیمالی سیانی هەیە باش ئەگەر بۆ نمونە ویسی خێزانەکەی تەلاق بە ئەگەر وتی لەگەڵ خێزانەکەی بۆ نمونە ناکۆکیانە ئەڵێ ئینشاء الله تەلاقی کەوتبێ ئینشاء الله تەلاقی کەوتبێ کەلیمەی ئینشاء الله دوو مەبەستی لێ ئەخوێنرێتەوە یەکێکیان تعلیقی تەلاق بێ لەسەر مەشیئە
یەکێکیان ئینشاء ئەڵڵاکە بۆ مبارەکە بێ فەقەت ئەگەر وتی مەبەستم بۆ تەلاقەکە تعلیق کەم لەسەر مەشیئە تەلاقی پێ ناکەوێت چکە من نازانین مەشیئەی خوا بەخستنی تەلاقەکە یا بە نەکەوتنێتی لە احتیمالی جەهلیشە تەلاق ناکەوێت ئەگەر وتی من وتمە ئینشاء ئەڵڵا تەلاقی کەوت بێ یعنی وتمە ئەگەر خوا بیەوێ تەلاقی کەوت بێ تەلاقی پێ ناکەوێت ئەگەر قەستی تعلیقی تەلاق بێ لەسەر مەشیئە بەس ئەگەر قەستی تەبەڕوک بێ بە مەشیئەتی خوا وەگەوەی کابرا بۆ نمونە بەم نەڵێ ئەو من لە ڕێی بازارم مەڵێ بچوو ئەچی بۆ چوە لە مەڵای شەڵاسم و بازار مەبەستمەوەیە ئەگەر خوا بیەوێ مەبەستمەوە نییە من تعلیقی چوونم بۆ بازار کردی بێ لەسەر مەشیئەی خوا نە منەچم بۆ بازار بەڵام بۆ مبارەکی دەڵێم ئینشاء ئەڵڵا چم بۆ بازار ئەگەر کابرا ژووتی نەوەڵا من بەبەستم بۆ تەلاقی بم بەڵام ئینشاء ئەڵڵاکەم هەر وەکو عەزم و جەزم و تەئکیدێک هێناوەتەوە ئەو کاتە تەلاقێکی بە ئینشاء ئەڵڵا کاتە نیەتەکە یەکلایە کاتەوەی بە کابرا بڵین مەبەستی چییە کەوتوتە ئینشاء ئەڵڵا تەلاقی کەوت بێ وتی تعلیقە تەلاقی ناکەوێت وتی تەبریکە تەلاقێکەوێ بۆ نمونە بە کەسێک گەڵین ئەڵین وەرە نان بخۆ کابرا وا ئەزانێ مریشکەکە مریشکی مەسلحە و سەر بڕاوە ئەڵێ بەخوا ناخۆم ئەڵین کاکە ئەزانین مەبەستی ئەوەیە تۆ مریشکی مەسلحە ناقی بەجێ مریشکە بەدەست سەر بڕاوە ئێستا بیخوا سوێنەکە یەکەوێ نە بۆ چکە ئەو بەو نیەتە سوێنی خوارد دەبێ ئەگەر ئەو گۆشتە مەسلحە بێ من نایخۆم خۆڕاستە بە مطلقی وتی بەخوا نایخۆم بەڵام ئێستا کە بۆمان ڕوون کردوێتەوە ئاسانیە بێ گۆشتەکە بخوا کە زانی وێتی مریشکەکە سەر بڕاو حەڵاڵ چکە سوێنی نیەتی سوێنەکەی لەسەر ئەوە بووە ئەگەر ئەو گۆشتە بەو شێوازە سەر بڕابێ کە منەیزانم حرامە بە گۆشتەکە ناخۆم لەبەرەوە نیەتەکەی دەورە بینێ بەچمە بەسێ سوێنەکەی خواردووە ئەم قاعدەیە لە چیا ئیستیسنا ئەبێ کە نیەت ئەوەیە کە قسەکەرەکە خۆی گوتوێتی ئەوە معنای لەفزەکە یەک لا ئاکاتەوە ئەم قاعدەیە لە قەزاء مستەسنایە لە مەحاکیمە لە خصومەیە ئەم قاعدەیە ئیشی پێ ناکرێت بۆ چونکە لە کاتی یەکلاکردنەوەی کێشەیە لە بەردەم دادگایە بێ یا لە سولحی عەشایریە بێ یا لە نیەت پاکی کەسی بەرامبەرا بێ هەموو سوێنێک لەسەر نیەتی بەرامبەرە نەک قسەکەر بۆ نمونە محکەمە ئەڵێ وەرە سوێن بخۆ کە ئەو پارەیەت لا نییە ئەم بە تەوریە سوێن بخوا بە تەوریە بۆ نمونە کابرا داوای قەرزی لێ کردووە وجودی بەخوا بەدەستمەوە نییە بەخوا بەدەستمەوە نییە ناکرێ بڵێ من فێڵم لێ کرد جاخۆ بەدەستمەوە نەبوو نا سوێن لێرە مادەم بۆ دڵپاکی داواکەرەکەیە لەسەر نیەتی داواکارە نەک داوا لێکراوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەمینوکە عەلا ما یصدقک به صاحبک ئەفەرمێ سوێنەکەت لەسەر ئەوەیە کە بەرامبەر باوەڕت پێ ئەکا ئەو باوەڕی بەو قسەیە کرد کەوتە بەدەستمەوە نییە تەسەووری کرد کە نیتە ئەگەر درۆت لەگەڵا کردووە هەت بووە و نەتداوەتێ سوێنەکەت کەوتووە لەبەرەوە لە خصومەیە ئەم قاعدەی کاڵێ مەقاصد اللفظ على نیەتی اللافظ لە خصومەیە ئەمە ئیشی پێ ناکرێت لێرە مەقسەدەکە لەسەر نیەتی چێە لەسەر نیەتی کەسی بەرامبەرە ئەو کەسەی کە کێشەکەی لەگەڵ تۆ هەیە نیەتی ئەو دەورە بینێ بۆیە سوێند لە خصومەیە دەوری چییە؟ دەوری یەکلاکردنەوەی کێشەکەیە جا ئەگەر ئەو کەسی سوێنەکە ئەخوا بەنیەتی دڵی خۆی سوێن بخوا کێشەکان یەکلا نابنەوە بۆیە ئیمامی نەوەوی ئەفەرمێ دەربارەی ئەم حەدیثە أفرمي وهذا الحديث محمول على الحلف باستحلاف القاضي أفرمي أم حديثيك أفرمي يمينك على ما يصدقك به صاحبك أفرمي أم حديثة لسد سويني دادقاية فإذا ادعى رجل على رجل حقا أقل بياوك وتي حقا لسر كسيكي ترهيا فحلفه القاضي فحلف وورى قاضي سويني دا سويني خوارد بلام كسويني خوارد بتورية سويني خوارد وەگەوەی کەوتمتی بەخوا بەدەستمەوە نیە قەرزەکەی بدەمەوە فنەوا غەیرە ما نەوە القاضی نیەتی ئەم لە سوێنەکەیە ئەو نیەتە نەبوو کە قاضی سوێن دەکەی بۆ داوە ئەڵێ انعقدت يمينه على ما نواه القاضي ولا تنفعه التورية سوێنەکەی بە نیەتی قاضیدا ئەمەزرێ نەک بە نیەتی خۆی و ئەو پێچووپەنایی کە لە نیەتا بەکاری هێناوە سوودی لێوەرناگیرێ وهذا مجمع عليه ئەمە بە ئیتیفاقی فقەها وایە کەواتە لە کاتی خصومەیە ئینسان ئەگەر ویستی دڵی کەسی بەرامبەر پاکاتەوە کەسی بەرامبەر تۆ داوای تەکلیفێکی لێ ئەکا ئیشێکی پێێتی
ئەگەر ئەم بە تەوریە سوێن بخوا بۆ پاکردنەوەی دڵی ئەو سوێنەکەی کەوتووە تۆ درۆی کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يمينك على ما يصدقك به صاحبك. بەڵام ئەگەر لە خسومەیانە بێ باشە ئەو کاتە نیەتەکە ئینسانەکە لە دەست خۆیەتی چ نیەتێکی هێناوە ئەو نیەتەمان پێڵێ. قاعدەی سێم لە قواعدی الأمور بمقاصدها بەڕێزان ئەوەیە ئەڵین الصريح لا يحتاج إلى النية والكناية لا تلزم إلا بالنية. لفظي صحيح نيتي أبي لا بەڵام كناية بنيتك لا أبيتوا كناية بنيتك لا أبيتوا بۆ نمونە ئەگەر کابرا بە خێزانەکەی گوتی تەلاقی کەوتبێ ئەم قسەیە نیەتی ئەوێ بۆ کەوتن نە بەزگەر پێی بووتایە بڕۆرەوە ماڵی باوکە نیەتی ئەویست کە بڕۆرەوە ماڵی باوکە لەوانەیە تۆران بێ لەوانەیە تەلاق بێ بەس تەلاقی کەوتبێ واضحە کە ئەچین بە کچێ گەڵین ئەڵێن وەڵا حەزەکەین پەیوەندیەکەمان خزمایەتەکەمان نزیکتر کەینەوە یا بە باوکی کچەکە ئەڵێن هاتوین گوڵێکمان بنێ لە باخەکەتان یا هاتوین ئەم کاکە فڵان کەسە بە کوڕی خۆ قبوڵکەی. ئەم قسانە هەمووی توێکەڵدارە گوڵ و باخ و کوڕ و خزمایەتی و دەمەزەتکردنەوە معنای جیاواز هەڵەگرێ بە نیەتێک لا ئەبێتەوە. بەزگەر تۆ بە کچێکت گوتی من تۆم قبوڵ کرد بە هاوسەر و خێزانی خۆم دوای بڵێ وەڵام مەبەستمەوە بۆ ببین بە ڕەفیقی یەکتر درۆیە ئەم قسەیە. ئەم قسەیە نیەتی ناوێ مەبەستی تۆمان مەبەست نییە لێرە ئێمە چکە ئێمە قسەکەت واضحە پێویستی بە نیەت نییە. کاتێک نیەت دەورە بینێ ئەگەر لەفزەکە صریح نەبێ ئەگەر لەفزەکە صریح نەبوو نیەتی ئەوێ کە صریح بوو نیەتی ناوێ. بۆیە ئەڵین الصریح لا يحتاج إلى نية. لفظي صريح پێویستی بە نیەت نییە بەڵام الكناية لا تلزم إلا بالنية. بەڵام كنايات بە نیەتێک لا ئەبێتەوە. عرف دەورە بینێ لە مەسەلەی یەکلاکردنەوەی نیەتە لە کینایاتیشە. ئێمە زۆر جارە هەیە بۆ ساختکردنەوەی قسەکە ئەگەڕینەوە سەر چی؟ ئەگەڕینەوە سەر عرف. کابرایە گەڵێ ئەم سیارەیەم لێ کڕی بە یەک دەفتەر. لە عرفی ئەهلی بازارە دەفتەر چییە؟ شەسپەڕەیە یا سیوەرەقەیە؟ دەفتەر لە عرفی ئەهلی بازارە $10,000. کەواتە ئەگەر کابراوتی وەڵا جامنتومە بە دەفتەرێکی سیپەڕەیم مەبەست بووە ئەم قسەیە مەقبول نییە قەزاءن بۆ چونکە عرف یەک لای نیەتەکەی ئەکاتەوە ڕاستە قسەکەی هەردوو معناکە هەڵەگرێ بەڵام ئەم لە معرەزا معاملەی کردو لە دوکانی قرتاسیە یان نەبووە معاملە بە دەفتەری سی لاپەڕەیی و 6 لاپەڕەیی بکە کەواتە معاملەکەی چی دەورە بینێ معاملەکەی قسەکە دەورە بینێ. لە معرەزەکانە ئەگەر وتی ئەم سیارەیە علوجە لفظی علوج کاتی خۆی بە سەربازی غەیری عەرەب وتراوە بە سەربازی ڕۆم و عەجەم و ئەوانە وتراوە علوج. ئەگەر ئەم وتی علوجە مەبەستی ئەوە نیە یعنی ئەمە ئەوروپیە یا معنای ئەو بێم سیارەیە صناعەتی ئەجنەبیە یعنی ئەم سیارەیە لە عرفی ئەهلی معرەزە ئەوەلیاتی نییە. دوای کابرا ناتوانێت بێ خصومە بکا بڵێ من نەمزانی و علوج یعنی ئەو سیارانی کە بێ ئەوەلیاتن. عرفی ئەهلی معرەز علوج یعنی بێ ئەوەلیاتەکان. تۆزوبا ومعناه ئەوە نییە ئەو ڕۆژەی کە سیارەکەی پێفرۆشتووە ڕەشەبا بوو و تەپ و تۆز بوو و غوبار بوو نا کەوتوێتی تۆزوبایە هەنی ئەم سیارەیە بێ ئەوەلیاتە عرفی ئەوان دەورە بینێ بۆ ساکردنەوە. کەواتە ئەمانە ئەگەڕینەوە سەر عرفی ئەهلی صنعات بۆ یەکلاکردنەوە با قسەکەش صریح نەبێ. عرف جاری وایە ساغێ کاتەوە کە صریح چییە؟ لە عرفی ئەهلی قەضاءە لە مەحاکیمە کە ئەڵێن ئەم کردەوەی ئینسانەکە کردوێتی جینایەیە یا جونحەیە لە ڕووی زمانەوانیەوە هەردووکیان جینایە و جونحە و باشە جەریمە و هەموو ئەمانە تعدین لەسەر بەرامبەر سنوور شکاندنی کەسی بەرامبەرە بەڵام لە عرفی ئەهلی قەضاءە ئەمانە عقوباتیان جیاوازە و هەرێک و مەفهومی خۆی هەیە حەبس و سجن جیاوازن لە ڕووی ئیستیلاحی قەضائیەوە. کەواتە ئەمانە هەر هەمووی لە کاتەکە کە دین قسە ئەەکەین بێ بزانین چی ئەم قسانی کردووە لەسەر عرفی ئەهلی اختصاصێک لا ئەبێتەوە ئەوەش بەجوز یەک لە سەراحەت دەورە بینێ. ئەگەر ئەمانە نەیانتوانی یەکلایکەنەوە ئەو کاتە ئەڵێن ئەگەڕینەوە سەر چی؟ ئەگەڕینەوە سەر لەفزەکە و سەراحەتی لەفزەکە. باش قاعدەی چوارە ئەڵێن مجرد النية لا عبرة به في أحكام الشرع.
مجرد نيات دورنا بينه لحكم شرعه كم نيتك دورنا بينه أقعد لي بهم قاعدة بيشواني قاعدة كاني كني وكوتمان الأمور بمقاصدها أما كان مجرد النية يعني نيتي بكر دوا هيج كابرا عزمي للنية يعني على أخوي جوري بارم باتيه باش واو خيركم استبرو ده دفتري بلي سنتجيناك بخير تمنية مجرد يعني مجرد خوزقي بطال علماء إشكات يقولوا حسني بسيطة فرمي ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكنه ما وقر في القلب وصدقه العمل كواتا نيتي مجرد دورنا بينه ليك لا كردنا ويكرد وكاني مروفا وإنما أبين نيتك عزم جزمي كردني كاركي لقلابي أقر نيته أو قصدي كردلي كابرايا عزم جزمي هبو كردوي شي بيبكا أو كاتا نيتك دورة بينه وأو كاتا خواي بالوردقار بو يحسبك طبعا بو خواي بالوردقار أما لقل إيه معك بوشي نيتي مجرد لكردوا إنسان بي پاداش ورناقره چكو أقامان لو به نيتي مجرد لكردوا تنها لايني پاداش تينية لايني چي تريشي هي لايني عقوبيشي هي أي كفر دي بدلي خلقات جاري وايا كابرا عليه هزار خطوري خراب بمشك مايا خو اگر نيتي بيكردوا إنسان پاداشي لسر وربقداء بهمو أمنيتانش كافر بو كواتك بو يغلين مجرد نيت لعزم إنسانك هيج دوريكي نية بو أوي أم بابي عفواتش إنسانك بقريتو لبروك عرضم كردن إنسان لم جورا نية مجردانيا كابرا شري بو لقل خيزانكي أي هينيا بدل يا أي هينيا بنيت يا دجار طلاقي يا لنيتي خويا ببي أوي بدن يا بي أما هيج تأثيري نية لسر بروسي حاوسر جيليك خالي أخير لبابي نيتك جنابتان أقادار بن أم قاعدة شيء استثناء لأكله مسألة محرمات لي مستثناء كمحرمات فعلي نابي تعتبر لي مجرد نية محرمات مجرد نيتي أبي مجرد نية يعني من كحرام يكناكم بنيتي تعبد نايكم تنابي بلجا خوام نيتك وعملك نا إخوة ما تركه لما جاني تركه بس نيتك مثلا كابرا على من زيناناكم تو بتما تشوفه بكابوي بيسلمينك زيناناك هر نيتك دورة بينه كزيناناك بفعلي نيكردوه نيتك اللي برخواش نيكردوه كواتا أمن نيته لبابي تركه مجرد لعمل والله نيشي شي بي أكله كواتا قالين مجرد نية لعمل لبابي فعله نقل بابي تركه لبابي تركه قاعدة كيس استثناء لأكله أما برزان كومالك بابت درباري بنيات كجرنجا إموكو خلقي مسلمان بيزانين وإيشي بيبكين لجاني روجاني خومانات كأمانة ديها وصداها جزئيات فقهي دين جرم قاعدانه بابي نية طبعا فراوانا إما أتوانين تنها بدو محاضرة كرتو بوختي كينا وقسي لسركي لبروا ليرا كوتاي بباسي نية دين إن شاء الله لدرس كان دا تشيس القواعد تر وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين